سلااو ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بن باڵقەیەکینێ بەرنامەی سفرێک ژیری زۆر خۆم بە خۆشحاڵزانم لاڵقەی ژمارە 68ەوە بزانم لەگەڵتانم هاوڕێیانی خۆشەویستم تکا دەکەم دوگمە لایک دابگرن سبسکرایبی چانڵکە گرتاوە کوێستانت کردیان سەرەتا بعد $2 بەخشینەوەی خۆشەویست ئەو هەفتەیە ئەو خۆشەویستە توانی سبسکرایبی چانڵی ژیر فلم خانەی بکە لایکی ڤیدیۆیەکەشی کرد وەروە کۆمنتشی نووسی بوو پیرۆزباری دەکەم بێ خاوەنی $2 ئاگداری کۆمنتەکەی خۆت بە زووترین کات ریپلای دەبۆ دەکەم بزانم چۆن بتوانم پارەکەت لەبۆ بنێرم ئاداوانش لە ڕێگەی سناپچاتی بی لە سناپچات ئادەم کەم بەناوی ژیۆ ژمارە 9 لەوێ عادەتەن پارە لە بۆ خۆشەویستەکان دەنێرین لەبیر نەکەن چناڵی فلم خانە هەفتانە لەوێ $2 دەبەخشین بۆ ئەو هەفتەیەش نوێترین ڤیدیۆم بڵاو کردیتەوە باسی ترەیەری فیلمی شانگ چی دەکەم شانگ های چین The Legend of Ten Rings ئەوەی مارڤڵی ریاکشنەکەم لە بۆی کردیان ڤیدیۆیەکە لە چەنەڵ بەردەستە لە دیسکریپشنش ئەو لینکە دادنێم سەیری ڤیدیۆیەکە بکەن سبسکرایبی چەنەڵی ژیر فلم خانەی بکەن لایکی ڤیدیۆیەکەی بکەن و کۆمنتش بنووسن ئەو سێشتەی بکە چانسی بردنەوەت بۆ $10 زیاد دەبین ئینشاءالله یەک لە ئێوەی خۆشەویست هیوادارم ئەو کەسانی کە زۆر پێویستیان پێ هەیە بتوان $10 بۆ خۆیان بنەوە جا $10 ڕێگەی پلیستیشن پلسی بی ئەکسبۆکسی بی پلی ستۆری بی iOS بیتن یاخود ئاپ ستۆر بی هەرچیانتان بووە من $10 بۆ دەنێرم بە خۆتان توان شتێش پێ بکڕن بێگومان گەورەترین هەواڵی ئەو ڕۆباسی کەم باسی یاریە نوێیەکەی یاخود DLC نوێیەکەی بکەین لە بۆ یاری Ghost of Tsushima بە ناوی Ghost of Ikishima یاخود Ikishima ئەجا هەر لای دەخێنێتەوە بە ژاپۆنی نازان بزە بەڵام ئەمە دەڵێم ئەمن لۆ خۆم دەڵێم Ikishima Ghost of Ikishima دەنگۆیەکی گەورەی لەسەر بڵاو بۆەوە کەوا پێشبینی دەکرێت لە کۆنفرانسە لیکراوەکەی سۆنی کە دەڵێن لە 2 هەفتەی داهاتوو یاخود 3 هەفتەی داهاتوو کۆنفرانسێکی ئیڤنتێکی ئۆنلاینی سۆنی دەبین یاخود پلەیستیشنی دەبینین کۆمەڵە یاریەک عرض دەکرێت گەیمپلەی God of War 100% لەوێ دەبینین واروەها یەکەم گەیمپلەی تریلەری یاری Ghost of Ikishima دەبینین کە دەڵێن DLC-ی گەورەی وەکو ئەکسپانشنە هەندێکی دەڵێن نەخێت ئەکسپانشنێکی گەورەی وەکو یاری سپایدەرمان مایلز مۆراڵسی دەبی کە چۆن سپایدەرمان مایلز مۆراڵز لە بۆ لە پاش سپایدەرمانی پلیستیشن 4 بڵاو کرایەوە کە ئەو یاریشی تاو نوێ نییە هەمان نەخشەیە خود هەمان ماپە بەڵام کاراکتەرەکەمان نوێیە و شێوەی ماپەکە گۆڕدرایە ئەرچی زیاتر کرایەوە خراپەکاری نوێ هاتە ناوێت Ghost of Ikishima هەمان خراپەکار دەبن لەبەرەوەی باسی هەر مەنگۆلەکاندا کە Ghost of Ikishima دوورگەی ئیکیشیماش زۆر دوور نییە لە سوشیمای تەنیش دیەکن لە یاریەکەی تەنیا باز دەکرێت بزانم گەیمەر ناستاوە شوێنێت چکە یەک ماپمان هەیە لەوانەیە بتوانانی ئەو جارە لە ڕێگەی DLC-یەک بی یاخود یارێکی نرخ کەم بی مەسەلەن $60 نەبی $70 نەبی بەڵکو لەوانێت $40 $50 بیتن گەیمەر بتوانین بستا و دوورگەی و مەنگۆلەکانە نەبوو بە پێشبینی دەکەم وەکو خۆم لەسەر هەمان ئینجن و ستایل یاری Ghost of Tsushima دروست بکرێت چۆن مایلز مۆراڵز لەسەر سپایدەرمانی دروست کراوە بەڵام گرافیکەکەی تێکسچەرەکان ئەنیمیشن زۆر بەرزتر دەکرێتەوە لە بۆ کوالتی پلیستیشن 5 Ghost of Ikishima باوەڕ ناکەم لە بۆ پلیستیشن 4 بێت لەبەرچە لەبەر یاریشی تاو نوێ نییە وەکو Ghost of Tsushima و سۆنی لەوانەیە بەسەرم بڵێ ئەو کەسانی کە پلیستیشن 5 یان کڕیە وەکو دیارەک لە بۆوان لەوانێ ئەگە DLC بی ئەکیدم لەوەی بە خۆڕایی وەری دەگرین یاخود بە نرخێکی زۆر کەم بیتن لە بۆ کەسانی کە پلیستیشن 5 یان هەیە چۆن دەڵێ خەڵک هان بدە پلیستیشن 5 بکڕی ئەگە بەدەستیان کەوی یان نرخەکە پڕ دێتە خوارێ خەڵک بتوانین بیکڕین یانیش ئەگەر یاریی تەواویش نوێژ بیتن هەر باوەڕ ناکەن لەوە پلیستیشن 4 بێت لەبەرەوەی یاری God of War لە بۆ پلیستیشن 4 دێ God of War Ragnarok لە بۆ پلیستیشن 4 دێ هورایزن نوێ لە بۆ پلیستیشن 4 دێ و سۆنی وعدەی گەورەشی بە گەیمەرانی پلیستیشن 5 دەیە کەەوە یاریەکان تایبەت دەکات پلیستیشن 5 تەماشا ئەمن حەز دەکەم هەموو یاریەکان لە بۆ پلیستیشن 4 بن کە لە بۆ پلی 5 دێن بەڵام شتێک هەیە هاوڕێیان ئێستا لۆ منە یەکی من پارەی زۆرم بە پلیستیشن 5 دایە ئەگە بێت و یاریەکان ئەو مەسەن گادەواری نوێ ئەگەر لەسەر پلیستیشن 5 بێتن هەر کوالتی پلی 4 بەڵام تۆزە ئەپگرید کرا بەڵام ئەگەر یاریەک بە تەواوەتی لە بۆ پلیستیشن 5 دروست بکرێ وەکو ڕاچێز ئەنکلانگ وەکو ریترنال گرافیکەکەی زۆر جیاواز دەبی وەکو پلیستیشن 4 نابی یعنی زۆر سوود لە توانەکانی پلیستیشن 5 وەردن یاریەکە تەواو جیاوازە من وەکو خۆم حەز دەکەم یاری لە بۆ پلیستیشن 5 بە کوالتی بڵاو بکرێتەوە لە هەمان کاتیشدا حەز دەکەم گەیمەرانی پلی 4 بێبەش نەبن لەو یاریانە بەڵام دەبی ڕێز لە هەردوو لە بگیرێ مەسەرەن کەسێک کە پلیستیشن 5 هەیە دەوێت یاریەکە لە بۆ پلیستیشن 5 بێ بە کوالتی پلیستیشن 5 نەک بە کوالتی پلی 4 ئەتۆزەک دەستکاری بکرێت بتە پلی 5 لەبەرەوەی پلی 5 مان لەبەر چکردیان لەبەرەوەی یاریەکان بە کوالتی پلی 5 داخینەوە بەتە ئەو دیبیتە هەیە لە ئۆنلاین حەز دەکەم ئاگادار بن یعنی زۆر گەیمەر هەیە دایان و گەمە تەنیا و تەنیا لە بۆ سیریەس و لە بۆ Xbox سیریەس و پلیستیشن 5 بێ نانێت لە بۆ کۆنسۆل ڕابردوو بێ نەحەقیان مەگرن لەبەرەوەی پارەیان بۆ کۆنسۆلانە دایانەوە یاریەکان بە کوالتی ئەو کۆنسۆلان تاقیکەنەوە
بەڵام لە هەمان کاتیشدا دەبی لەوەش تێبگەینکەوە هەموو یاریەکان ناکرێت لە بۆ تەنیا لە بۆ کۆنسۆلی نوێ بێت لەبەرەوەی گەیمەرێکی 1000 زۆر مەسەڵ 100 میلیۆن گەیمەر پلەیستێشن 4 هەیە و حەز دەکات لەسەر پلەیستێشن 4 یاری تاقیکاتەوە. ئەوە نوێترین زانیاریەکان لەسەر یاری Ghost of Tsushima یاخود Ghost of Tsushima Ghost of Tsushima دەمەوێت ئێستا وەگرم بۆچون تاوەگرم لە کۆمنت بۆچوونی خۆتان بنووسن یاریەکەتان پێچۆنە چۆنیە لە کۆمنت بۆچوونی خۆتان بنووسن. بینە سەر چیرۆکەچی خۆش بە باسی سایبەرپانکی بکەین ئاوڕێیان. سایبەرپانک لەو هەفتەیە گەڕایەوە سەر پلەیستێشن ستۆر کە لە مانگە چی نەبوو تقریبا 2 هەفتە لە پاش دەرچوون یاریەکە لە پاییزی ئەو ڕابردووەتە لە مانجی 11 بوو چەند بوو کە دەرچوو یاریەکە مانج 12 بوو کە دەرچوو یاریەکە لەسەر پلەیستێشن ستۆر لادرا لەبەرەوەی کواڵیتی یاریەکە یەکجار خراپ بوو لەسەر پلەیستێشن 4 طبیعی لەسەر پلەیستێشن 4 پرۆش خراپ بوو لەسەر پلەیستێشن 5 بوو یاریەکەم کرد بە خۆتان بینیتان چەند ڤیدیۆکم بەکرد کراشی یەکجار زۆر لایڤەکەم کرد پڕی کراش بوو یاریەکە و بینیتان زۆبەتان نەزانم کێشەکانی چ بوو. لە کۆتاییدا سۆنی ئێستا بڕیاری دایە کە یاری سایبەرپانک بخاتەوە سەر پلەیستێشن ستۆر ئێستا نرخی بە $50 بزانام دەفرۆشێ واتە فول پرایز نییە و من حەز دەکەم یاریەکە بە $20 بی لەبەرەوەی هێشتا کێشەی تەکنیکی تێدا مایە. سۆنی دەڵێ یاخود پلەیستێشن کاتە کە پێشەوە یاریەکە بکڕی پلەیستێشن دەڵێ ئەو یاریە نات ڕەکەمەندد واتە باش نییە ئەو یاریە جارێ بکڕی لەبەرەوەی لەسەر پلەیستێشن 4 ئاسایی کێشەی تەکنیکی هەرمایە. سۆنی بەخۆی دەڵێ ئەگە بتوێ ئەو یاری تاقیکەیتەوە ئەگە پلەیستێشن 4 پرۆت هەیە یاخود پلەیستێشن 5 هەیە لەسەر ئەو دوو کۆنسۆلان زایمدا نەک لەسەر پلەیستێشن 4 ئاسایی لەبەر هەبوونی کێشەی تەکنیکی. بەڵام لەلایەکی دیکەش ئەو گەیمەرانێکە یاریەکەیان ئێستا حالیان لەسەر پلەیستێشن 4 دەکەن لەگەر ئەو ئەپدەیتن ئاخر ئەپدەیت کە بڵاوکە دەڵێن یاریەکە ستەیبڵە 30 فریم 28 فریمی دەدا لەسەر پلەیستێشن 4 ئاسایی هەندێک کراشی بچوکی تێدا مایە بەڵام کراشە گەورەکان نەمانە بەڵام هەندێک گلیچ تێدا مایە. بەڵام زۆر گەیمەر لەسەر پلەیستێشن 4 پرۆ یاخود 5 یاریەکە دەڵێن کراش یەکجار کەم بۆ دەگمەنە کێشە تەکنیکەکانی زۆر کەم بووینەوە بەڵام هەرمایە پێویستی بە ئەپدەیتی زیاترە. لەوانێ زۆربەتان بڵێن باشە پلەیستێشن لەبەرچ ئەو یاری دوور خستەوە لە پلەیستێشن ستۆری لەبەر دوو شتێ یەکەمیان خەتایەکە تۆزێک لە سۆنیش تێدایە لەبەرەوەی سۆنی سیستەمی ریفەندی نییە پارەدانەوەی نییە بە گەیمەران ئەگە بێت و یاریەکە داوڵۆند کرد یەک دقه یاریەکەی بکەی ئیدی ناتوانانی داوا لە سۆنی بکەی بریکاکە و یاریان بەدڵ نەبوو یاخود بە هەڵە کڕیم منداڵەکەی من کڕی پارەکەم دۆ سۆنی ئەو شتەی نییە دەبی یاریەکە داوڵۆند ئەگە داوڵۆندت کرد یاخود تەنیا پەرچست کرد لەسەر داوڵۆندتدا نابوو حەست کرد بە غەڵەتیە ئەو کاتی دەتوانین داوای ریفەندی بکەی بەڵام لیستێکی زۆر دوور دێشە بێتام وا دەکەن پارەکەت حەز نەکەی پارەکەت وەگریەوە. بەڵام لەبەرەوەی سایبەرپانک 2077 زۆربەی گەیمەران داوڵۆندیان کرد یاریەکە کێشەی تەکنیکی یەکجار زۆر بوو گەمەکە هەر نەدەکرێت سەر پلەی چواری زۆربەی لای زۆربەی خەڵک هەبوو تاوای کرد بەڵام لای زۆرینەی خەڵکی نەدەکرا خەڵک داوای پارەی خۆیان دەکردەوە بێگومان یاسای چاچنەوەکانی سۆنیش ڕێگەی بە گەیمەران نەدەدە پارەکەیان وەگرنەوە لە هەمان کاتیدا ستودیۆی CD Projekt Red دەیوت خەڵکی ئەمە پارەکەتان دەدەینەوە سۆنی تووڕە بوو گوتی ئەمە سیستەمی پارەدانەوەم نییە ئەتوش بە گەیمەران گوتیە بە زەماعەت سایبەرپانک گوت بە گەیمەران گوتی پارەکەتان دەدەینەوە ئەمکو پارەکەیان دەمەوە. چی کرد سۆنی سایتێکی تایبەتی دروست کرد بە ریفەندی سایبەرپانک 2077 لەوێ گەیمەران ئەو کەسانی یاریەکەیان بەس لە ڕێگەی پلەیستێشن ستۆر کردی بوو پارەکەیان وەرگرتەوە. وە سۆنی وەکو عقوبەت وەکو چۆن دەڵێ سزادانێکی CD Projekt Red یاریەکە لەسەر پلەیستێشن ستۆر سڕیە وتی یاریەکە تاڵ چاکەوە اینجا بهینەوە هەردوو لایەنە خەتای سایبەرپانک تێدا بوو خەتای پلەیستێشن تێدا بوو کە بەهۆی ئەو سیستەمەیە دەمەوێت تێبگەن هەموو جارێ بە من دەڵێن فان بۆی نازام چ دەمە حقیقەتەکان تێبگەن ئەگەر ڕێخنەم لە کۆمپانیایشی هەبی بێگومان باسی دەکەم شەرم لە کەس ناکەم ئەو شتەی خراپە سۆنی زۆر چاوچنۆکە دەبێت بۆ چونیەوە وەگرم سایبەرپانکت کرد نەتکرد بۆ چونچی بوو لەسەری لە کۆمنت بۆ چونی خۆتان بنووسن. فۆرسپۆکن ئەو یاریەکەوە زۆر گەیمەر چاڕوانی دەکەێک لەوانە منم فۆرسپۆکن یاریەکی تایبەتی کاتی پلەیستێشن 5 دەبی لەسەر پیس بڵاو دەکرێتەوە دوای دێتە سەر Xbox Series و ئەوزانمەستنی Xbox Series نێت سەوانی فۆرسپۆکن یاریەکی جیهانی کراوە لەلایەن سکوێر ئینێکس دروست دەکرێت ئەو ستودیۆی یاریەکانی Marvel's Avengers دروست کرد ئەو یاریەکانی Final Fantasy دروست دەکات ئەو یاریە جیهانی کراوەیە گرافیکەکەی زۆر سەرنجاچش دیارە لە نوێترین چاپێکەوتنیش ڕەنگەیان ستودیۆ سکوێر ئینێکس دەڵێ ستودیۆ سکوێر ئینێکس دەڵێ هەوڵ دەدەن جوانترین و باشترین گرافیکی یاری جیهانی کراوە لە مێژوودا دروست بکەن و لە ڕێگەی فۆرسپۆکنەوە عەرزی بکەن کاوە کۆمنتێکی یەکجار گەورەیە لەبەرەوەی زۆر یاری گەورەمان هەیە کە جیهانی کراوە بووینە گرافیکەکەیان زۆر ڕاقی جوان بووە مەبەستیان جوانی گرافیک و بەقوەتی گرافیک مەبەستیان لەوەی نییە کە زۆر لە ڕاستی دەچی بەڵکو گرافیکەکەی یەکجار سانزاچێشە ئەگەنا وەکو ڕاستی بۆ منە یاریی وەکو Red Dead Redemption هەرچەندە گرافیکەکەی ناتوانین بڵێن جوانترین گرافیکە لە مێژووی یاریەکان بەڵام نتوانین بڵێن زۆر واقعیە و زۆر بە جوانی لەسەر ژیانی وا ڕاستی دروست کرێتەوە. Assassin's Creed Valhalla
جوان یەکە لە جوانترین یاریەکان لە ژیانمان بینیمانە بەڵام ناتوانین بڵێن هەموو شتەکانی زۆر وەکو ڕاستی دروست کرایتەوە گادۆڤار بە هەمان شێوە بەڵام یاریشی وەکو ڕێد دێد ریدەمشن گرافیک و لانسکەیپ شتەکانی زۆر بەڕاستی دەچی سیستەمی داینامیکی وێدەر و شتەکانی بەڕاستی دەچی فۆرسپۆکن تاوەکو سان ترێلەر و گەیمپڵێکی دەبڵاو کرایتەوە ئەگەر ئەو قسەی ئەوان دەیکەن بەو شێوازەبی کە دەڵێن جوانترین گرافیک لە مێژوو یاریەکان لەو یاریە دروستی دەکەن و تاقی دەکەنەوە پێمان نیشاندن ئەوە کۆمنتێکی گەورەیە بەڵێنێکی گەورەیە ئەگەر یاریەکە بەو شێوازە دەرنەچیتن گەیمەرێکی زۆر لایەن توڕ دەبی و یاریەکەش ناکڕم من وەک خۆم بڕیارم دا و یاریەکە بکڕم ئەگەر ئەو ترێلەرانی کە بینیم هەر لەو ستایڵە بی دەستکارێکی گەورە نەکەن کامێرەی کەسی سێن بیتن فانتەسیە سایفایە واروەها شەڕکردنە بە میلی ئەتاک واروە بەکارهێنانی ماجیک چیرۆکەش سەرنجڕاکێش دیارە ترێلەرەکەتان بینیوە نەتان بینیوە سەرنجڕاکێشاون یاخودنا دەمێت لە کۆمنت بۆچوونی خۆتانە سە یاری فۆرسپۆکن بنووسن هەفتەی ڕابردووە بزانام لە بیرم کرد باسی دو هەڵقەی ڕابردوو لە بیرم کرد باسی یاری گاردینز ئۆف دە گالاکسی بکەم کە یاریێکی نوێی سکوێر ئینێکسیە لەسەر دنیای فیلمی گاردینز ئۆف دە گالاکسی دروست کرایە بەڵام هەموو کارکتەرەکانی گاردینز ئۆف دە گالاکسی تێدایە بەڵام تەنیا یاری بێکە چندەکە ئەویش پیتەر کوێڵە یاخود ستار لۆرە بە یاری بە کارکتەرەکانی کە ناکە کە من حەزم دەکرد بە کارکتەری ڕۆکێت و گروت و دراکس یارین کرد بە بەڵام تەنیا ستار لۆریان هەڵبژاردێک کە ئەوان لەگەڵ دەبن وەکو NPC وەکو کەسێک کە بەردەوام لەگەڵچن وەکو AI تیممیت بەڵام یاریان ناتوانین پێ بکەیت ترێلەکەی سەرنجڕاکێش دیارە بەڵام ئەو شتێک کەس زۆر بەدڵم بوو لەو یاریەی لەو ترێلەری کە بینیم ئەوە بووکەوە یاریەکە سینگل پلەیرە وەکو مارڤڵز ئەڤێنجەرز نییە کە بەردەوام پێویستی بە ئینتەرنێت هەبی دەڵێن یاریەکە سینگل پلەیرە ئۆفلاین توان یاریەکە بکەیت چیرۆکەی دەبڕی و یاریەکە تەواو بە قسەی خۆیان ئەکیدم سیستەمی ئەکیدم دواتر ئەوەی دادنێنکەوە گەیمەر دەبی پارەی بداتن بێتە ناو سیستەمی ئۆنلاین و نازانێت ئەوشتان ئاکیدم سکوێر ئینێکسە مارڤڵ ئەڤێنجەرز بیدایەت وایان گوت بەڵام جان ئۆفلاین یاریەکە دەکرێت کەچی کردیانە لایڤ سرویس ئەکیدم و یارە ژوار دەکەن بەڵام گرافیکی زۆر سەرنجڕاکێش نییە بەڕای من بەڵام لەبەرەوەی مارڤڵە لەبەرەوەی گاردینز دە گالاکسی کە زۆر ڕاکیە بەدڵمە خۆشم دەوێتن و گاردینز دە گالاکسی خۆش دەوێت لەوانەیە بەدڵم بێ و یاریە کارکتەرەکان وەکو دووچای خۆیان دروست ناکرێتەوە هیچ کاتێک چاوەڕێ ئەوەی مەبن کە لەناو یاریەک کارکتەرێک شێوەی چۆنە لە فیلمە کارکتەرێک شێوەی چۆنە بۆ شێواز لە یاریەکان دروست بکرێتەوە ئەو شتە مەحاڵە لەبەرچە لەبەرەوەی ستودیۆکە دەی پارەیەکی یەکجار زۆر بداتە ئەو ئەکتەر دووچای بەکاربینن وەروە هەموو ئەکتەرەکانش حەز ناکەن دووچای وان لەناو ڤیدیۆگەیم بەکار بێ لەبەرچش لەبەرەوەی کە کاتێک یاری دەگاتە پیسی مۆد دەکرێشتی زۆر قۆڕنێ دروست دەکرێت و پارێکی خەیاڵی لەسەر دەکەن بۆ ئێستاکەن هەمان کارکتەر دروست دەکەنەوە بەڵام بەبێ دووچای ئەکتەر ڕەسەنەکە لای من ئاساییە بە هەر شێوەیان هەر چۆن بیتن بەڵام حەز دەکەم واز لە لایڤ سرویسی بینن یارە سینگل پلەیری ئۆفلاینمان دەیە بەڕاستی بێمەسە یارێکی دیکە ئەوەش هەفتەی ڕابردوو لە بیرم کرد باسی بکەم بە باسی یاری Sea of Thieves بکەین کە ئەپدێتێکی نوێ لە بەبڵاو دەکرێتەوە کە من یاریەکەم داوڵۆد کردیە ئەوە خەریکیمە تۆزێک دەمەوێتن هەندێک ناو دنیا یاریەکە شارەزا بم لەوانەشە ڤیدیۆیەکی لەسەر دروست بکەم بە تایبەتی ئەپدێتێکی نوێ لە بەبڵاو دەکرێتەوە بەناوی A Pirate's Life واتە ژیانی چەتەیەکی دەریایی کە جاک سپارۆی تێدایە بێگومان لەبەر هەندێک حەزم لێ بیکەم Sea of Thieves یەکە لەو یاریە ئۆنلاینانەی کەوا تاوەکەس تاقیم نەکردەوە لەبەرەوەی پێویستی بە کوواپ هەیە بەویستی بە کەسێک دوسێ کەسێ یاریەکە بکەن مۆدی سۆلۆی هەیە بەڵام هەموو خەڵک دەڵێن ئەو کەسان یاریەکان کرد دەڵێن بە سۆلۆ یاری مەکەس کۆ یاریەکە دێ قوڕوز دەبی تام چێژی کەمە بەڵام ئەو جارە هەم بە قسەی یاریەکەی بیت دەڵێ دەتوانانی تەنیا و تەنیا بە سۆلۆش بیکەی واتە کەسر لەگەڵ نەبیت کە بەڕاستیان حەز دەکەم لە ئۆنلاین یاری سۆلۆ تاقیکەمەوە نەک چەند کەسێکم لەگەڵ بیتن لەبەروی برادری زۆرم نییە لەگەڵی ئۆنلاین و حەز ناکەم لەگەڵ خەڵکی نەناسراوی یاری بکەم حەز دەکەم بە سۆلۆ بەڵام ئەزە لە ئۆنلاین یاریکەم ئینشاڵڵا یاریە بەو شێوازە شازدەبی کە باز دەکرێتن چیرۆکەشی تێدایە چیرۆکە دەتوانین بە سۆلۆ ببڕی یاریەکەوا لەسەر داڵۆنمدانە ئەستا حالیان خەریکی دەبم ئەگەر زانیم حەقی ئەوەی ڤیدیۆیش لەوە دروستکەم ڤیدیۆیش لەسەر دروست دەکەم ئینشاءڵڵا چی Sea of Thieves کردیە کە یاریێکی تایبەتی Xbox و PC لە کۆمنت بۆچوونی خۆتان بنووسن ئەو کەسانی کە یاریەکەیان کردیە و پێتان وایە پێویستە ڤیدیۆ لەسەر دروستکەم یاخودنا لە کۆمنت بۆچوونی خۆتان بنووسن یەک لەو یاریانەی کەوا کاتی خۆی تەنیا بەشیەکەمم کرد لەسەر Xbox 360 ئەویش یاری Dead Space بوو کە ئێستا خەریکم وە لەسەر سیریەس Xەکەی خۆمە خەریکم یاریەکە دەکەم Dead Space دەنگۆ هەیە کەوا دووبارە دروست بکرێتەوە بەڵام بە شێوەی زنجیرە ناواتە Dead Space 1 و 2 3مان بینی ئەو سێرۆکە کۆتایی پێهات دووبارە دروست دەکرێتەوە وەکو ڕیئیماجنێک نەگە ڕیمەیک و ریماستەر واتە نە ڕیمەیکە نە ریماستەرە ڕیئیماجنی پێ دەڵێنکەوە لەو دنیایی دەمینێتەوە بەڵام سێرۆکەی تەواو دەگۆڕن کارکتەرەکان تەواو دەگۆڕن هەموو شتەکان بە تەواوی دەگۆڕدرێن واتە چۆن دەڵێن ریبوتێکی ڕیئیماجنە واتە بە شێوازێکی دیکە فکر لەو یاری دەکەنەوە کاتێکی یاری دروست دەکاتەوە Dead Space یاریش ترسناکە شوتەرە کامێرەکە سێمە لە
بەرەوەی زەویە باسی ساڵی 2050ەکانە 60ەکان دەکاتن کە دنیا هەموو تێکچووە شلو بابەتەیە سەرنجات شتێرە بەشی یەکەم یاریەکەم کردی کاتی خۆی بەڵام هەموو شتەکان لە بیر نەمایە ئێستاش خەریکی بەشی یەکەمم دووبارە بەشی دووەم و سێمی بە تایبەتی بەو شێوازە سەرکەوتنەوە بەقەدەر 1 و 2 بەڵام خەڵکەکی زۆر داوا لە EA دەکاوی ئەو زنجیرەیە دووبارە دروست بکاتەوە بە گەرافیکی نوێ Dead Space کردیە نەکردیا لە کۆمنت بۆچنی خۆتان بنووسە پێم وایە یەکە لەو یاریانەی وا دەنگۆشەیەکەوە یاریەکە لە 22 مانجی هەفت لە ڕێگەی EA Play لە ئیڤنتەکەی EA کەوە حەز دەکەن ینی لەوێ عەلسەس عرضی دەکەن ترێلەرێکی دەبینانە گیمپلەیەکی بینین چکە ئەکید بن لەوەی یاری نوێ تێبینین FIFA 22 دەبینین زۆربەی یاریە وەرشەکانی یەش دەبینین لەوانە شێک دو یاری نوێش بۆ شێوازە ببینین بۆ چونتان سێرەسەری لە کۆمنت بۆچنی خۆتان بنووسن بەپەی دەنگۆیەکی بیاری Bloodborne خەریکە لە بۆ PC بڵاو دەکرێتەوە و ڤێژنی PlayStation 5 لە بۆ بڵاو دەکرێتەوە بە حساب ئامادەکاری دەکەن لە بۆ بەشی دومی یاری Bloodborne لەوانێت Bloodborne 2 هەرچەنەوە تەنیا دەنگۆیە لەوانەیە ڕاز نەرنەسی بەڵام ئەو هەفتەیە دەنگۆیەکان زۆر بەڕاستی لە تویتەری زۆر لە زۆر شوێن بینیم ریپۆستیان کردبەوە هەندێک وێنە بینیکەوە بە حساب ئەوانە کۆدی نهێنی یاریەکانە لە ناو فرۆشگای ئەپێک گەیمسی دۆزییانەوە کەوا دەڵێن یاریەکە لە بۆ پیسیش دێتن تەنانەت جێم لێبوو دەڵێن یاری Ghost of Tsushima لەوانێت لە بۆ پیسی بێت لە بەرەوەی لە کەڤەر ئارتەکەی only on PlayStationیان لادایە زۆر دەنگۆ هەیە لەسەر Bloodborne کەوا ریماستەر بکرێتەوە لە بۆ PlayStation 5 وە لە بۆ پیسیش بڵاو بکرێتەوە کە ئەو یاریە تا ئەو کوێستان نەمکردیە لەبەرەوەی پێم وا بووە کەوا ستایلی من یەت کرد وەکو یاریەکانی Dark Souls قورسە بمری زۆر بەیز عادی دێەوە دێوەش بەڵام قورستر دەبی شتەوە بەتانەوە بزانم نەمکردی تاوە کەستا چێ یاری کردی Bloodborne کردی حەز دەکات لەسەر پیسی تاقیکاتەوە یاخودنا پێتان وایە پێویستە من بیکەم یاخودیان گەیمەرەی کەنەی کردی بیکە لە کۆمنت بۆچنی خۆتان بنووسن بێنە سەر هەواڵێکی سەرنجڕاکێشی جیاواز Battlefield 2042 کە لێستاوە زۆربەی گەیمەران هاتینەوە سەر Battlefield سێرڤەرەکانی یاری Battlefield 4 بە بەدەست ناکەوی لە پیسی کەپسە هەموو شتێک لە Series X من تاقیم کردەوە چمە ناو بمیاری Battlefield ساری سێرڤەرەکان هەمووی کەپس بوو واتە گەیمەرێکی یەکجار زۆر داهاتۆ ناو دنیای Battlefield بەهۆی ترێلەرەکەی یاری Battlefield 32 بە شێوەیەکی فەرمی ڕاگەیاند یاخود دایز ڕاگەیاند کەوا لەبەرەوەی یاریەکانی Battlefield 2042 ماپەکان زۆر گەورە دەبن پێویستی بە 128 یاریزان هەیە مۆدەکان هەندێک یەک دوو مۆد لەوانەیە 128 یاریزان لە هەموو ماچەشی پێیانەبی بۆیە یاریەکەی بە بۆت پڕ دەکەنەوە واتە بە کارکتەری کۆمپیوتەری پڕ دەکەنەوە کە لەناو PUBG هەیە لەناو Fortnite هەیە لە زۆر شوێن هەیە کارکتەری بۆت هەیە واتە تەقەت لێ ناکوژی بەڵام تەقەت لێ دەکە تەنیا لەبۆ پڕکردنەوەی ماچەکان دەبیکەوە ببتە 128 یاریزان جا زۆر گەیمەر لە تویتەری بینیم زۆر گەیمەر لێ ناڕازی بوون حەزیان نەدەکرد بەو شێوازەی هەشە دەڵێ ئۆکەی نو پرابلم دەمێ بۆ چونی و بەگرم تام لەوەی دەکەی کە یاریەک بۆتی تێدابی یان حەز دەکەی تێدا نەبی لە کۆمنت بۆ چونی خۆتان بنووسن یاری Microsoft Flight Simulator بڕیارە لە چەند هەفتەی داهاتوو بزان بە نزیکەی لەسەر Xbox Series بە فەرمی لەگەر Xbox Series S و X پێکەوە بە فەرمی بڵاو بکرێتەوە کە من زۆر دڵخۆشم واکید بن لەوەی چەند ڤیدیۆکی هەر لەسەر دەکەم زۆر حەزم لێ تاوە کۆستا یاریە بە تاواتی تاقی نەکردیەوە واروەها چەند شوێنێکی نوێژ لە بۆ یاریەکە زیاد دەکرێت ئەو وڵاتانە بە تایبەتی کە ئەو وڵاتانە شوێن ئەو وڵاتانە بە شێوەیەکی زۆر جوانتر دەستکاری دەکرێن و شوێنەکانیان زیاد دەکرێت ئەویش وڵاتەکانی وەکو سویدە دانیمارکە نەرویجە و ئایسلەندە کە شوێنی سەرنجڕاکێشن باسی PUBG بکەین زای چه هەیە ناو دنیای PUBG New State pre-registrationەکەی گەیشتە 17 ملیۆن کەسی لە ئاندرویدی تاو کەس لەسەر iOS pre-registration بەردەست نەبووە تا خۆ تۆمارکردن بەردەست نەبووە بەڵام ڤێژنێکی یاریەکە لە ئۆنلاین بڵاو کراوە کە من ناتان ڤیدیۆکەتان پێپشاندەم بگومان بەڵام ڤیدیۆکەم بینی لە ئۆنلاین لەبەرەوەی نامێ ڤیدیۆکەی من کۆپیرایتی لێ بدرێت ستودیۆی PUBG دایخە بەڵام خەریکم داوڵۆنی دەکەم ڤێژنە بێتایەکەی لە PC بەردەستە بڕیاری یاریەکە لە پاییزی سە بڵاو کرد لەسەر iOS و وەروە ئاندرویدی بگومان سەر پیسیش بەردەست دەبی لە ڕێگەی ئیمولەیتەرەکانەوە بەید لەسەر PUBG مۆبایل کە پێشتری چەند جارێک کە باسم کردێکە لە هیندستان چەند مانگە قەدەغە کرایە بەڵام یاریەکە دووبارە گەڕایەوە هیندستان بەڵام بەناوی PUBG مۆبایل نا بەڵکو بەناوی Battleground مۆبایل واروە زۆر دەستکاری شتەکانیشان کردی و لۆگۆی تێنسێتشی لەسەر نمایە چکە لەبەرچە لەبەرەوەی هیندستان دوژمنی سینە کەیفیان بە یەک نایە دوو وڵاتە تێنسێنتش کۆمپانیاش سینیە هیندستان وابی دەکەنەوەکەوە تێنسێنت داتای خەڵکی هیندستان دەدزی گەیمەران دەدزیتن و لە دژی خۆیان بەکاردێنەوە بگومان بەڕاستی هەروەیە داتایەکانمان دەدزن بۆیش یاریەکە دووبارە بڵاو کرێتەوە ئێستا بەناوی Battleground مۆبایل و تەواوی ئەو یاسایانەی هیندستانی جێبەجێ کردێک کە پێویستە تێدابی PUBG مۆبایل PUBG New State ئامادەی یا ئامادەنی
حەز دەکەم بیکەم نیکەم چێ حەزی لێ ڕۆژیەکەم یاریەکە بکەین پێکەوە بە لایف لە کۆمنت بۆچنی خۆتان بنووسن. هاوڕێیانی خۆشەویستم زۆر سپاس دەکەم بۆ بینی ئەوە قیر هەرچەندە هەواڵەکانی ئەو ڕۆمانی یەکجار زۆر نەبوو کۆڵخێن ڕابردوو بەڵام شتی خۆشمان هەبوو و ئاگاداری هەردوو چەناڵم بن ئەم ژیر و هەم ژیر فیلمخانە بەردەوام شتی نوێ لە بڵاو دەکەم بەتایبەتی ژیر فیلمخانە لە هەفتەی زۆر ئەکتیو دەبم زۆر شتی لە بڵاو دەکەمەوە شیکردنەوە لە بۆ بەشی دووەم و سێمی لەوکی دەکەم چەند تریلەرەکە ڕیاکشنیان لە بۆ دەکەم زۆر شت هەیە دایەکەم ئاگاداری چناڵی ژیر فیلمخانە بن ئەگەر تاوەکوی سەرتان کردیان تکا دەکەم بڕۆ سابسکرایب بکەن با بگەینە دەکەی زۆر نزیشن لە دەکەی ڕێز خۆشەویستم قوڵکان تا ڤیدیۆیەکی دیکە خواتان لەگەڵ